دیارە زۆر کاتێ ئەو هونەرمەندانەی کە لە تاراوگەن هەندێک کات دەرفەتیوان بۆ ڕەخسێت کە لە بەشێک لە چالاکیەکانی دەروەی وڵاتە بێگومان بەشداری بکەن و زۆر کاتیش ئەبینین کە ئەتوانن جارێکی تر بڵین لەگەڵ هونەرمەندانی هەر وڵاتێک بێت بەتایبەتیش لە وڵاتانی ڕۆژئاوایە بینین کە کاریان لەگەڵ ئەکەن و جارێکی تر هەمرێک نزیک بوونەوە و هەم بڵین بیر و ڕاگۆڕینەوە و هەروەها بڵین ئاگاداربوونیش لە کاری یەکتر و لە شێوازی کارکردنیەکرد ئەمەش خۆی لە خۆیە گرنگی و تایبەتمەندی خۆی زۆر جار ئەبینین کە لە هەرێمی کوردستانەوە چەندین چالاکی بەڕێواچێت و بەشێک لە هونەرمەندانی وڵاتانی ڕۆژئاوا سەردانی ئێراکەن و تێکەڵ بڵین کارکردن و تێکەڵ بە کلتوربوونی جارێکی تر ڕوئایات لە نێو ئەم کارە هونەریانەیە زۆر بە خۆشحاڵیەوە لە ئێستا لە وڵاتی هۆڵندا پێشانگایەکی شێوەکاری بەڕێوە چووە کە چەند هونەرمەندێکی کورد و هەروەها چەند هونەرمەندێکی وڵاتانی ڕۆژئاوا تیا بەشداریان کردووە و توانیویانە بە کارەکانیان جارێکی تر بەشێک لە شێوەکارانی کورد و لە کاری بڵین شێوەکارانی کورد جارێکی تر بە وڵاتانی ڕۆژئاوا بێگومان بناسێنن. با سەرپەرشتی بەڕێز نووسەر و شاعر لەتیف عومەر پێشانگایەکی هونەری شێوەکاری بۆ 5 هونەرمەندی شێوەکاری هۆڵندی و کوردی لە هۆڵی هونەری ئۆنتێ مۆتن بە ئامادەبووانێکی تایبەت کرایەوە. کاریەکە لە بەشداربووەکان بە 4 کاری هونەری تاوەکو 6 تابلۆ بەشداریان لەو پێشانگایەتا کردبوو. کۆمەڵی کوردی موردایک ساڵانە پێشانگایەکی وەرزی پایزەڕێک دەخات بۆ کلتورە جیاوازەکان لەگەڵ هونەرمەندانی کوردی و هۆڵندی و فەڕەنسی یان وڵاتانی تر کە نمونەی هونەری کوردی نمایش دەکرێت و لە نزیکەوە ئەو کلتورە پیشانی خەڵکانی هۆڵندی و دانیشتوانی ئەو شارۆچکەی و شارەکانی دەوروبەر دەدرێت. لە هەمان کاتدا کلتور و هونەرێکی هۆڵندی لەپاڵ هونەری کوردی نمایشەکرێت. وای هونەرمەندێکیش دەربڕین لە سیما و سروشتی وڵات و نیشتیمان نمایشەکات یان دەربڕین لە جوانیەکانی مرۆڤەکات. کۆبوونەوەی هونەرمەندانە بێجگەل لە ناسینی هونەرمەندان و تێکەڵی و هاوەهەنگی لە نێوان هونەرمەنداندا پەیوەندێکی دۆستایەتی کوردی هۆڵندی تێدا بەدیەکرێت بەو شێوازە تایبەتمەندی کە پێشوازی لە بینەرانی هونەری شێوەکاری یان ڕەوەندی کورد لە دەرەوە.